توی تاپم بولی کم کات نگرانی توی بولی لنزانی رابردوی خود پشیمانی با چی ها توی تاپم بولی کم کات نگرانی توی بولی لنزانی رابردوی خود پشیمانی. سلااو بینەرانی وین، ئەمە دووبارە هاتینەوە وڵاتان بۆ کلیپکردنی ئەو مادەیە کە پێش 20 ڕۆژ لە بەرنامەکەی تری فۆکس قسەمان لەسەری کرد. ئێستامە لێرەینە لە دهۆک بۆ کلیپکردنی مادەی نامەی ڕەش کە لە ئاوازی کاک زانە ئەنوەرە و لە تێکستی کاک ڕێدار سابیرە لە ئەلبومی نامەی ڕەشە، هەر بە ناوی ئەلبومەکەیە. لە دوای ماوەیەکی زۆر کە بڕیارماندا کلیپی بکەین، کێشە و نەبوونی کات و گەڕانەوەی من بۆ ئیتالیا و هاتنەوە، یعنی کێشەیەکی زۆر کەتە ناو مۆزوعەکەی وە دواخرا. ئێستا لێرە لە دۆک خەریکی کلیپکردنی مادەی نامەی ڕەشین کە لەگەڵ دەرهێنەری خۆشەویست برای عازیز کاو عادل ئیش دەکەین. ئینشاءڵڵا شتێکی جوان دەردە، تیجارە هیچمان نەکردیە، نازانم چۆنە، بەڵام سیناریۆیەکی جوانە و ئینشاءڵڵا بەدڵتان دەبێت. Bir tane duayına meyraşta, bir tane duayına meyraşta, bu menet nasibu malava. Çitir çavarvanım baba, çitir çavarvanım baba, çitir çavarvanım baba, taza desmanla yakba.